بەناوی خوای گەورە درود و سڵاو لەسەر گیانی پاکی پێغەمبەر ڕەحمەت و بەرەکەتیش بۆ سەر ئێوە و مەجلیسی ئێوە لە پرۆژەی بەهای فەرموودە لە فەرموودەی 138 لە فقی ئەو فەرموودەیە گەیشتینەوە خزمەتان کە پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم کە دەفەرمێ حبب إلي من الدنيا النساء والطيب وجعل قرة عيني في الصلاة أفرمي لاي من شيرنا لاي من شيرن كراوة لاي من خوشويستا هم آفرت هم بۆنی خۆش و بە چاوەکانم بە نوێش ئیسراحەت دەکا و چاوەکانم بە نوێش گەشە دەکات لە فقی ئەم فەرموودەیەدا ئازیزانم خۆشەویستانم چەند شتێک یەک فقی یەکەمان خۆشیەکانی دنیا بە تەنهایی نابێت ئەگەر بتەوێت خۆشیەکان بەدەستبێنی یەکێک لەوانە بە تەنها خۆشیەکان بەدەست نایە پیاوان بۆ ئافرەتان ئافرەتانیش بۆ پیاوان هۆکاری بەدەستهێنانی خۆشیەکانی دنیای یەکترین دوو لە فقی فەرموودە خۆشیەکان دوو لایەنن پیاو ببێتە مای خۆشی بۆ ئافرەتان ئافرەتانیش ببێتە مای خۆشی بۆ پیاوان تەنها خۆشی جنسیش مەبەست نییە بەڵکو خۆشی چاوەکان خۆشی قسە و گفتارە جوانەکان خۆشی مامەڵە و هاوڕێتیە دنیایەکان کە ئەوانەی بەرامبەر بەچی پێی خۆشە بەرامبەر بەچی خۆشحاڵە بێ ئەوەی پێ ببەخشێ خاڵی چوارەم لە فقی فەرموودە خۆشترینی خۆشیەکان خۆشەویستترینی خۆشەویستیەکان جوانترینی جوانیەکان لە بەلەزەترینی بەلەزەتەکان بەهێزکردنی بینی بەندە لەگەڵ خوا هەر کاتێک ئەویش لە ڕێگەی نوێژەوە هەر کەسێ ئەوێ خۆشترینی خۆشیەکانی دەست بکەوێ چەشترینی چەژەکان بچەژێ جوانترینی جوانیەکانی دەست بکەوێ ئیسراحەترینی ئیسراحەتەکانی دەست بکەوێ با لەگەڵ خوا بینی بەهێز بکات ئەویش لە ڕێگەی نوێژەوە بۆیە پێغەمبەری خوا فەرمێ چاوەکانم گەشت دەبێ چاوەکانم ئیسراحەت ئەکا بەوەی کە کاتێک لە نوێژدام بۆیە نوێژ سەرچاوەی بەدەستهێنانی هەموو خۆشیەکانە هەموو ئیسراحەتیەکانە هەموو ئارامیەکانە هەموو ئەو لەزەتانەیە کە مەگەر ئەو کەسە هەستی پێنەکە لە دەرەوەی نوێژە بۆیە لێرەوە ئەڵێم هەر کاتێک خاڵی پێنجەم هەر کاتێک بە نوێژ هەر وەکو بە ئافرەت دڵت خۆشە بێ هەر وەکو بە بۆنی خۆش دڵت خۆشە بێ ئەگەر بە نوێژ دڵت خۆش نەبوو چاوت گەشت نەبوو نیشانەی ئەوەیە لاوازی بڕێکی زۆر لە پەیامی پێغەمبەر و لە سیفەتەکانی ئەو بە دووری فریایی خۆت بکەوە وەسەلامو عەلەیکوم وەڕەحمەتوڵڵاهی وەبەرەکاتوهو